لە قەزای خوڕماتوو شەڕی ماڵبەماڵ و گەڕک بەگەڕک لە نێوان پێشمەرگە و حەشدی شەعبی ڕوویدا و پێشمەرگە گەڕەکە شیعەنشینەکانی قەزاکەی گەمارۆدا و دوای زیاتر لە 12 کاتژمێر شەڕکردن بەگیان لە دەستدان و برینداربوونی دەیان پێشمەرگە و چەکداری حەشدی شەعبی شەڕەکە کۆتایی پێهێنرا و ئاگربەستی دوولایەنە ڕاگەیەندا. ئەم شەو لە کاتژمێر 10 شەو کۆمەڵی حەشدی شەعبی هەڵام کتیا سەماڵە کوردەکان لە ڕۆمانیا قسە ماڵەکەیان تادایان کرد لە ئەنجامیەوە پێکدادانە دروست بوو لە سەعات 11 شەوە تاکو ئێستا بەردەوام وەڵام ئێمە وەک ڕێزی پێشمەرگە دەوری ناوبژی کەربین لە نێوانی حەشدی شەعبی و جەماری دووس خوڕماتوو. ئەگە شارەزابی شاری دووس خوڕماتوو کۆمەڵە دیانی تیاژی کۆمەڵە نەتەوەی تیاژی لە تورکمان لە عەرەب لە کورد شیعە سونە شیعە بە هەموو نەواکانەوە. پێشمەرگە هێزێکی زۆری لە دەوروبەری خوڕماتوو کۆکردبوویەوە و لە دەوروبەرەوە تەقەی لە گەڕەکە شیعەنشینەکان دەکرد. حەشدی شەعبیش لە نێو باڵەخانەکانەوە بە قەناس تەقەیان لە پێشمەرگە و دانیشتوانە کوردەکەی خوڕماتوو دەکرد. بەڵام ئەوان وەکو پێویست هەسوکەوت لەگەڵ پێشمەرگە و لەگەڵ کوردەکانی ئێمە ناکەن بەردەوام کوردەکان ئەرفێنن ئەیان تۆقێنن تەقینەوەیان بۆکەن. ئێمەش هەتا ئێستا خۆمان کردو زۆر هەوڵماندا ئەم وەزع دروست نەبێ بەڵام بەداخەوە ئەوان هیچ اهتیمامێکیان بۆ ئەوەی نەداکەوە ئێمە وەک هێزی پێشمەرگە کوردستان خۆمان بێدەنگ کردووە هەڵەکوندنە سەر هێزەکانی پێشمەرگە و سەری خەڵکی عەشایر تعدا لە خەڵکەکەن و دوێنەکە ئەم بەیانیە جێگری لیوایە کە عەمیدە شەهیدیان کرد ئێمەش لەمە نەماتوانیت زیاتر بێدەنگ بین و ناچارین بەرپەرچیان بدەینەوە و هیچ هێرشێکیشمان بەسەریان نەکردووە ئەگەر هێرشکە لەسەرمانە دوو قات هێرشەکەین لەسەریان ئەگەر هیچ بەسەرمانە نەکەن ئێمە دانیشتین و دیفاع لەم خاک و نیشتیمانە ئاکەین بەبێ فەرق و جیاوازی. زۆربەی گەڕەکە شیعەنشینەکان چۆڵ بوو هیچ ئۆتۆمبیلێک نەدەبینرا هاتوچۆ بکات و ئاگریش لە هەندێک باڵەخانەوە بەرز بووبوویەوە. لەسەریۆم عقدنا هەستا اجتماع کاک ئاسۆ ماوەیەک پێش ئێستا کوبوونەوەیەکمان ئەنجامدا و تێدا کاک ئاسۆ و کاک عەدنان کە لە سلێمانیەوە هاتبوون بەشدار بوون. ئینشاءالله ئەمڕۆ کاتژمێر 4 کوبوونەوەیەکمان دەبێت ئامانجی سەرەکی لێی چارەسەری کێشەکان و دۆزینەوەی چارەسەری بنەڕەتیە بۆیان واتە ئەو کێشانەی کە ڕۆژانە دووبارە دەبنەوە. ئێمە و کوردەکان لە ڕابردوودا و لە ئێستادا و هەروەها لە ئایندەشدا لە یەک سەنگەردا دەبین. هێزی پێشمەرگە تووڕەبوونێکی زۆری پێوە دیار بوو بە تایبەت کە حەشدیان بە تەقەکردن لە ماڵ ئەفسەرێکی پێشمەرگە و هەڵگیرسانی شەڕەکە تۆمەتبار دەکرد. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.